کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 116. هێڵی ژمارەکان بەکاربێنە بۆ ڕیزکردن لە بچووکەوە بۆ گەورە. ئەو ژمارانە پێویستە ڕیزیان کەم لەسەر هێڵی ژمارەکان. هەمیشە ژمارە نێگەتیڤەکان دەکەونە لای چەپی سفر، پۆزیتیڤەکانیش دەکەونە لای ڕاستی سفر. ژمارەکە هەرچەندە لەسەر لە چێم دروست کردیە لێرە، ژمارەکە هەرچەندە لە لای چەپی ژمارەکە گچکەترە، کەواتە ئەو ژمارەی کە هەمە چییە ڕیزیان کەم 7 لێرەیە، 3 لێرەیە، کەم 3 و کەم 6. بێگومان کەم 6 چونکە زۆر لە چەپە لە هەمویان بچووکتر لە کاتی ڕیزکردن کەم 6ەکە لێرە دەنووسم، پاشان کەم 3 فاریزە لە مابەینیان هەبی زۆر باشە، هەتا تێکەڵ نەبی، بەڵام ئەمن بە ڕەنجی جودا نووسیتم کەواتە زۆر تێکەڵ نابی، ئەوە ڕیزکردنەکەیە. ئێستا پرسیارەکەیدی پرسیاری 2 پێی ناوێ ئیدی ئەو ژمارانش لەسەر هێڵی ژمارەکان دانێم چونکە کاتی دەوێ و زۆریش ئاسانە، کەواتە یەکسەر ڕیزیان دەکەم. کەم 8 ئەوها، کەم 5 کەم 4 0 و 6 ئەوە ڕیزکرا. هێڵی ژمارەکان بەکاربێنە لۆ دیتنەوەی بەهای ڕەهای هەر ژمارەیەک. لێرە ئەگەر تەمەشاکەین پرسیاری 3 بە کەمە، پرسیاری 5ش ئەو دوانە بە یەکەوە چا دەکەم چونکە هێڵی ژمارەکانم گۆڕی جێم نییە من هەموو ژمارەکان لە 23ەوە هەتا 4دا لەسەر هێڵی ژمارەکان دانێم، بەداخەوە لەبەر هەندێک جارێ ئەو دوو پرسیارەی وەڵام دەدەمەوە پاشان دوو پرسیارەکەی دیکە 4 و 6. کەواتە هێڵی ژمارەکان بەکاردەینین دیسان سفر لێرەیە و ژمارە نێگەتیڤەکانیش ئەمن 2 دەڕۆم، کەم 2 کەم 4 کەم 6 کەم 8 هەتا گەیشتمە کەم 24 چونکە گەورە بچووکترینیان کەم 23 بوو. کەم 23 لە چێدا دەنێم؟ کەم 23 لە مابەینی 22 24 کەواتە لەو ناوەندەیە، کەواتە لێرەیە لەو ناوەندەی. ئەو جەچ دەکەم پاشان هێڵەکی دەچێشم لە سفرەوە هەتا کەم 23 و دەنووسم یەکە. ئەوها هێڵەکی دەچێشم وەکو ئەوەی وایە تیرەکی بچێشم، ئەوها دەنووسم 23 یەکە، چونکە لێرە تەنیا گرنگترین شت ئەوەیە ئایا ئەو ژمارەی ئەمنایتم چەند دوورە لە سفر، بەڵام هیچ کێشە نییە ئەگەر لە لای ڕاست بی یان لە لای چەپ بی، چونکە بەهای ڕەهایان بەهای ڕووتی ئەو مانای هەیە چەند ژمارەکەم لە سفرەوە چەند دوورە. کەم 20ش بە هەمان شێوە، کەم 20 لە چێن دەرێجەیەکەی ئێرە کەم 20، ئەوە کەم 20، کەواتە ئەوەی بسڕمەوە ئەو جارەی دیسان هێڵەکی دروست کەم و کەم 20ەکەی دەست نیشان بکەم لە سفرەوە، هەمیشە لە سفرەوە هەتا کەم 20، ئەو جە لەسەری دەنووسم 21. 21 ئەو جە یەکە ڕەنگە مەتر بی، ڕەنگە سنتیمەتر بی، میلیمەتر بی، میل بی، کیلۆمەتر بی، هەرچ بی یەکەکە 21ەیە. ئەوە تەواو. دوو ژمارەکانی دیکە هەمبوو چ بوون؟ 14 و 17 بوو. 14کە لە چێ؟ 14 لێرەیە لە لای ئەو جارەی لە لای ڕاستی سفرەکەیە، 17ش لێرەیە، بە جارێ 14کەی بنووسم، کەواتە دیسان هێڵکاریەکی دەکەم لێرەوە دەنووسم هەتا ئێرە، ئەوە 14 یەکە. 17کەش بە هەمان شێوە دەنووسم لە لێرەوە هەتا ئێرە هێڵکاریەکەی دەکەم
دەنووسم حەڤدە یەکە حەڤدە لێرە کەتی تەمابەینی 16 و 18 من جێم نەبوو دوو ڕۆیشتیمە لە لای ڕاستی سفر کاتە بەو شێوەی زۆر گرنگە تیرەکەی بە دوولا بنووسم لە چێندەر هەمیشە لە سفرەوە هەتا ژمارەکەی خۆم بەباشی دەستنیشانی بکەم ئەوە لۆ 4 لۆ 17ش ئێستا دەستنیشانی بکەم ئەوها 17 لێرەیە لێرە هەتا ئێرە بێگوما هیچ کێشە نییە لە خوارێ دەینووسم لە سەرێ دەینووسم لە چێ جێم هەبوو لەوێ دەینووسم 17 یەکە لە مابەینی 0 و 17 یەکە هەیە ئەوە تەواو ئێستا وانەی هەر خاڵک لەسەر ڕووتەختی پۆتان بنوێنە لەگەڵ دیاریکردنی ئەو چارەکەی تێی دەکەوێت پرسیاری یەکەم یان پرسیاری ژمارە 7 کەم 4 کۆد و نێگەتیڤ 4 پۆزیتیڤ 2 کودای دەنێم هەمیشە ژمارەی ئەو ژمارەی یەکەم لە لای ڕاست لەسەر هێڵی یان لەسەر هێڵی پۆی لێت ئەو هێڵە پۆ ئەو هێڵەشتان لەسەر هێڵی پۆ لە دوای دەگەڕێم ژمارەکەی دیش لەسەر هێڵی ئەو هێڵی تان یان هێڵی ستونیەکە کەواتە کەم 4 لە چێ لێی بگەڕێم ئێستا ئەوها کەم 4 واتە لێرەیە ئەوەتە کەم 4 لێرە دیتمەوە پاشان لێرەوە هیچ دەستنیشان ناکەم نابی تەنیا لێرە ڕادەوەستم ئەو جا کۆد و 2 دەچمە سەرێ ئەو جە دەستنیشان دەکەم خاڵەکەی خۆم لێرەیە ئەوەیە کەم 4 کۆد و ئەوە خاڵی چ بوو کەم 4 کۆد و لە چارەکی دووەمە چونکە ئەوە چارەکی یەکەم چارەکی دووەم چارەکی سێەم چارەکی چوارەم کاتە لە چارەکی دووەمە خاڵەکەی دیکە هەمە ئەو لە چێە خاڵی ب 1/3 خاڵی ب 1/3 کەواتە 1 ئێرەیە ئەو جە 3 لۆ سەرێ 1 لۆ دەستی ڕاست 3 لۆ سەرێ دەگەمە ئێرە ئەو خاڵی ب 1/3 هەردووچی پۆزیتیڤە لە چارەکی یەکەمە خاڵەکەی دی 3/3 3 لۆ دەستی ڕاست ئەوها 3 لۆ سەرەوە کاتە دەگەمە ئێرە ئەوە خاڵی ج وابزانم 3/3 خاڵەکەی دی خاڵی د کەم 2/4 واتە 2 لۆ دەستی چەپ 4 لۆ سەرەوە 2 لۆ دەستی چەپ ئەو جە 4 لۆ سەرەوە دەگەمە ئێرە ئەو خاڵی د کەم 2/4 کەم 2/4 خاڵەکەی پاشی ئەوی خاڵی 2 بە کەم 2 واتە 2 دەستی ڕاست کەم 2 لۆ خوارێ دەگەمە ئێرە ئەوە خاڵی 2 و کەم 2 لە چارەکی چارەمە ئەوە دیارە چارەکە کان چارەکی یەکەم و دووەم و سێەم و چارەم خاڵەکەی کۆتایی کەم 1 بە کەم 1 خاڵی ن کەم 1 لۆ چەپ کەم 1 لۆ خوارێ
کەواتە دەگەمە ئێرە ئەوە خاڵی لە چارەکی سێەمە کەم یەک بە کەم یەک نێگەتیڤ یەک و نێگەتیڤ یەک ئەگەر هەردووچی نێگەتیڤ بوو لە چارەکی سێەمە ئەگەر هەردووچی پۆزیتیڤ بوو لە چارەکی یەکەمە ئەگەر پۆیەکەی نێگەتیڤ بوو تانەکەی پۆزیتیڤ بوو لە چارەکی دووەمە ئەگەر پۆیەکەی پۆزیتیڤ بوو تانەکە نێگەتیڤ بوو لە چارەکی چوارەمە خاڵەکان زۆر زۆر گرنگە بزانم خاڵەکان دانێم ئەوە تەواو بوو ئێستا بێمە لای بەهای بڕ بەهای ئەو بڕە چەندە ئەگەر هاتوو پیتی یەکەم 5 بوو پیتی دووەم کەم 8 بوو تەنیا لە جیاتی دانانە کاتە دەبی ئەو بڕێ بنووسمەوە لە جیاتی پیتی یەکەم بنووسم 5 کۆ لە جیاتی پیتی دووەم بنووسم کەم 8 ئەوجا دوو ژمارەم هەیە یەکیان پۆزیتیڤە یەکیان نێگەتیڤە لێدەرکردن هەیە و هێما ژمارە گەورەکەی دادەنێ ژمارە گەورەکە هێمایەکەی نێگەتیڤە 8 کەواتە لێدەرکردن کەم 3 ئەو جارەی پیتەکان گۆڕان بەڵام بڕەکە هەمان بڕە کەواتە کەم 4 کۆی دەکەمەوە لەگەڵ کەم 13 دوو ژمارەیە هەردووچیان نێگەتیڤە ژمارەکان کۆ دەکرێنەوە و هێمای نێگەتیڤیش دادەندرێ کەم 17 پرسیاری 15 دوو ژمارەیە کەم 37 کۆی دەکەمەوە لەگەڵ 39 دوو ژمارەیەکیان نێگەتیڤە یەکیان پۆزیتیڤە لێدەرکردن هەیە هێما ژمارە گەورەکەی کە پۆزیتیڤە کەواتە کۆ دوو پێویستیش ناکە کۆیەکەی بنووسم تەنیا دوو ئەوە تەواو ئێستا بێمە لای پرسیاری 16 پرسیاری 16 کەم 25 کۆ 15 لێدەرکردنە چونکە یەک پۆزیتیڤە یەک نێگەتیڤە هێما ژمارە گەورەکەش دادەنێن 5 5 لێ بڕوا 0 2 1 لێ بڕوا 1 کەواتە یەکسانە بە کەم 10 زۆر زۆر ئاسانە وانەی لێ دەربکە ئەوەی ڕاستی بی نابی بنووسن لێ دەربکە یان کۆ بکەوە چونکە زۆر هەڵەیە چونکە لە لێدەرکردن زۆر جار کۆکردنەوەیە کەواتە تەنیا دەبوا بنووسن ئەژمێر بکە یان تاو توێ بکە لێرە دوو ژمارەم هەیە ئەو ژمارەیە نێگەتیڤە ژمارەکەی دی چونکە ژمارەکە نێگەتیڤە بەڵام لێک درایە لە نێگەتیڤ دوو نێگەتیڤ پێویست ناکە لە کاتی لێکدانی ئەو دوو نێگەتیڤە دەبیتە پۆزیتیڤ چونکە لە ئێستاوە دوو نێگەتیڤم هەیە لە لێکدان چونکە کەوانە واتە لێکدان واتە کەم جاران کەم کاتە ئەوە وەکو خۆی دەنووسرێتەوە کەم 21 ئێرەش دوو کەم لە دوو یەکات بووە کۆ 7 ئێستا دوو ژمارەیە یەکیان نێگەتیڤە یەکیان پۆزیتیڤە لێ دەرکردنە هێما ژمارە گەورەکەش دادەنێم کەم 27 21 هەفتێ لێ بڕوات 4 پرسیاری 18 نوێیەکەی دەنووسمەوە کەم و کەم دەبیتە کۆ ئێستا زۆر ئاسانە 9 و 11 20 پرسیاری 19 دوو ژمارەیە یەکیان کەمە یەکیان کۆیە لێدەرکردنە هێما ژمارە گەورەکەش دادەنێ ئەوە تەواو ئێستا پرسیاری 20 سێ ژمارەیە جاری تەمەشا ئەو ژمارەی ناکەم لێرە ئەو ژمارە پۆزیتیڤە ئەو ژمارە نێگەتیڤە لێدەرکردنە هێما ژمارە گەورەکەش دادنێم هێمایەکە پۆزیتیڤە کەواتە دانانێم یەکسانە بە 8 ئەو جە ئێستا تەمەشا دەکەم ئەو کەم 8ش دەنووسمەوە کەم 8 ئێستا دوو ژمارەیە چیان پۆزیتیڤە یەکیان نێگەتیڤە لێدەرکردنە 8 8 لێ بڕوا 0 هیچ هێمایەکی پێویست ناکە لە تەنش دانێم پرسیاری 21 ئەو کەوانەی بە جودا چا دەکەم بە تەنێ
ئەو کەوانەیەش بە تەنێ چا دەکەم لە مابەینەکەشیان کەم هەیە. کەوانەی یەکەم دوو ژمارەیە یەکیان پێنجەکە پۆزیتیڤە نۆیەکە نێگەتیڤە لێدەرکردن هەیە هێمای ژمارە گەورەکەی دادەنێم دەبیتە کەم 4. کەمەکەی ئێرە وەکو خۆی دەنووسرێتەوە. ئێرەش کەوانەکەی دی دوو ژمارەیە یەکیان پۆزیتیڤە هەشتەکە سەیەکە نێگەتیڤە لێدەرکردنە هێمای ژمارە گەورەکە کۆ 3 کۆ 5 دەتوانم بنووسم کۆ 5 بەڵام نێگەتیڤەک جارانی پۆزیتیڤە هەردەکە نێگەتیڤ کەواتە دەتوانم یەکسەر بنووسم 5. ئێستا دوو ژمارەیە هەردووچیان نێگەتیڤن کۆیان دەکەمەوە هێمای نێگەتیڤیش دادەنێم. پرسیاری 22 چاردەکەی وەکو خۆی دەنووسمەوە جارێ نێگەتیڤەک و نێگەتیڤەک دەبیتە پۆزیتیڤ 11 نێگەتیڤەشکە لەگەڵ نێگەتیڤەشکە ئەویش کاتە ئێستا زۆر ئاسانە تەنیا ئەو ژمارانە کۆ دەکەینەوە پێویست ناکە من کۆیان کەمەوە. پرسیاری 23 جیاوازی نێوان نزمترین و بەرزترین پلەکانی گەرمی لە لیستەکە چەندە؟ ئەگەر تەماشای ئەو لیستەیە بکەم نزمترین پلەی گەرمی کەم 7 بەرزترینیان 6. هەمیشە لە کاتی جیاوازی پلە گەورەکەی دەینم پلە گچکەکەی لێ کەم دەکەمەوە. ئێستا کەم و کەم دەبیتە کۆ جیاوازیەکە یەکسانە بە 13. ئەگەر هەستم کرد ئەوە ئاسان نییە هێڵکاریەکی دروست دەکەم هەست دەکەم هێڵکاری هەمیشە زۆر باشە ئەوها هێڵەکی دروست دەکەم 0 لە ناوەن دێبی ئەو جەژمارەکان دەنووسمەوە لە سەری 0 هەتا دەگەمە ئەو ژمارە ئەمن هەیتم 7 هەیە کەواتە 1 2 3 4 5 6 7 ئێرە 7 یان 6 هەبوو گەورەترینیانە کەواتە ئێرە 6. گچکەترینیشیان کەم 7 کەم 1 کەم 2 کەم 3 کەم 4 کەم 5 کەم 6 کەم 7. ئەو ئێستا دەژمێرم لە مابەینی کەم 7 و 6 چەند پلە هەیە. ئەگەر لە کەم 7 بژمێرم هەتا 0 ئەوە 7 دانە لە 0ش بژمێرم هەتا 6 ئەوە 6 دانە. ئێستا 6 و 7 کۆ بکەمەوە یەکسانە بە 13 دانە کەواتە 13 پلە هەیە لە مابەینی 6 و کەم 7. ڕەنگە ئەوە ئاسانترین ڕێبی هەتا ئەمن هەڵەی نەکەم. ئێستا گەیشتمە لێک بدە یان دابەش بکە. ڕێسایەکی زۆر ئاسان هەیە ڕێسای لێکدان ئەویش ئەوەیە ئەگەر لێکدان و دابەش هەمان ڕێسایە ئەگەر دوو هێمای کەمم دیت لە ئەنجامەکەی هیچ پێویست ناکە هیچ هێمای کەم بنووسم یەکسەر دەبیتە پۆزیتیڤ 6 جاران 3 8. لێرە شەروە دوو دانە کەمی دەبینم بەسە چیت کە کەمم پێویست نییە کەواتە تەنیا ژمارەکان لێک دەدەم ئەویش هەردەکە 8. لێرە یەک کەمی دەبینم ناچارم کەمەشکە دانێم لە ئەنجامەکەی 3 جاران 12 یەکسانە بە 36. لێرە یەک کەمی دەبینم دەبی لە ئەنجامەکەش کەمی دانێم کەواتە 200 دابەش 25 یەکسانەوە بزانم بە 8. لێرە یەک کەمی دەبینم ئەنجامەکەشی کەمە 15 دابەش 5 یەکسانە بە 3. لێرەش دوو کەم هەیەواتە لێرە هیچ کەمی پێویست نییە کەواتە یەکسەر 650 دابەشی 25 بکە ئەمن نازانم دەکاتە چەند دەتوانێت خوێندکاری ژیر بژمێر بەکاربێنی. ئێستا بێمە لای پرسیاری ژمارە 30. کرێکارەکان لە ئاستی کەم 65 مەتر لە بیرێکدا گەیشتنە 90 و لە بیری دووەم هەتا 6 ئەوەندەی ئەو قوڵیە هەڵیان کۆڵی ئایا قوڵی بیری دووەم چەند مەترە؟ کەم 65 لێکی بدەم لەگەڵ 6 لێکدان لەگەڵ 6 یەک کەمی دەبینم ناچارم کەمە چیشدانێم لێرە ئەو جە 6 جاران 65 6 جاران 5 30 6 جاران 6 36 کۆ 3 39
39 مەتر قوڵای بیری دووەمی نەفت. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 116 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.